الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه ومن صار على دربه ونهجه إلى يوم الدين. خۆشەویستانم ئازیزانم، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای گەورە برژێ بەسەر دڵ و دەرونی هەمومان. خۆشحاڵم ئەو جارش بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. ئازیزانم، ئێمە بەردەوامین لە باسکردنی ئەو وەزیفانەی و ئەو ئیش و کارانەی کە مەلائیکەتەکانی خوا کە فریشتەکانی خوای گەورە جێبەجێ دەکەن. یەکێکی تر لەو مەلائیکەتە گەورانە کە حەزرەتی میکائیلە، ئیشێکی پێ سپێردراوە کە تەنها ئیشی وی ئەرزاق تەوزیعکردنە. ئایا چۆن تەوزیع دەکات، چۆن تەوزیع ناکە، ئەوە هەرخوا بۆ خۆی دەزانێ و ئەو عالەمی غەیبە. بەڵام ئەم مەلائیکەتە بە قەدر و بەڕێزە کە نامی میکائیلە، ئەوە مختەسە بە ئەرزاقی بەندەکانی خوای گەورە. و هەندێک مەلائیکەتی تریش هەن، ئەوانە مختەسن کارەکانیان بە هەور و باران، بە هەور و بە باران. فەزاجیراتی زەجرا، ئەو کاتێک خوای گەورە باسی ئەم هەورانە دەکاتن کە دێ و دەچن. ئەو هەورانە ظاهرەن بە با ئەڕۆن، ظاهرەن با ئەیان هینێ و ئەیان با، بەڵام لە حەقیقەتدا هەم بایەکەوە هەم هەورەکەش هەمووی مەلائیکەتی خوان کە سەرپەرشتیان ئەکەن و بۆچیان ئەبەن و ئەو بایە ڕوو لە چێ بکە و ئەم هەورە ڕوو لە چێ بکە و لە چێش ببارێ و لە چێش نەبارێتن. بۆیە ئیمامی موسلیم لە سەحیحەکەی خۆیدا ئەفەرمووی جاڵێکی کابرایەک ئەڕوا لە ڕێیەدا جێی لێ ئەبی لە دەنجێک ئەڵێ ئیسقی حەدیقەتە فولان، ئەی هەور بڕۆ باغ و بێستانی فلان کەسی ئاو بدە، بڕۆ باغ و بێستانی فلان کەس ناوەک دەینی لەوێ ببارە و لەوێ ئاوەکەت بەتارکە. کابرا گوتی تەماشای ئاسمان دەکەم، ئەو هەورە ڕێک ڕۆیشت دەو لای من دوور، لەوێن دەردەستی بەبارەی کرد و هەمووی ئاوەکەی هاتە خوارێ. تێ وەڵام منش ڕۆیشتم حتا گەیشتمە ئەو شوێنی کە بارانەکەی لێباریوە. تێ وەڵا سەلامم کرد، دەبینم اختیارێک پیاوێکی لێیە گەرج و گۆڵ، ئەوە ڕێ ئاوەکەی خۆش دەکا، لێرە دەیکاتەوە، لێرە قەپاتی دەکا، ئەو خەتەی دەگری، ئەو خەتەی ئاو دەدا. تێ زۆرم پێ سەیر بوو. تێ وەڵا سوبحان الله، تەنها باغ و بێستانەکەی وەی ئاو درایە، فەقەت ئەو باغی ئەو لای ئەو باغی ئەو لای سوبحان الله قەترەیەک ئاوی پێ نەکەوتووە. زۆرم پێ سەیر بوو. من سەلامم لێ کرد و سەلامی جواب داوە و فەرمووم دەکرێ هەندێک دانیشم تۆزە. گوتی فەرموو تم جەنابەت ناوت چییە؟ گوتی ئەو ناوەی گوت کە لە ئاسمان جێم لێ ببوو، ئەو ناوەی گوت مطابق کە لە ئاسمان جێم لێ ببوو. فەرمووی وەڵڵاهی فولان عەجائیبم لێ بە ئیش و بە گەورەی خودای گەورە، من لە فلانە شوێنی بووم جێم لێ بوو دەنجێک هات، فەرمووی ئیسقی حەدیقەتە فولان، ناوی تۆ هینات، خوا پێم بڵێ تۆ چ دەکەی؟ تی وەڵڵاهی برای بەڕێزم من چ دەکەم؟ من ئەو ئیش و کار و مەشغەڵەتی خۆم ئەوە ئەو باغ و بێستانەیە کە دەیبینی، بەڵام کاتێک کە حاصڵاتەکەی ئەدورمەوە، کە حاصلاتەکەی تەواو دەبێ و ئینتازی پێڕادەگا، پارەکەی ئەکەم بە سێ بەش، حاصلاتەکەی ئەکەم بە سێ بەش. بەشێکیان ماڵ و منداڵمی پێ بەخێو دەکەم، بەشێکیان پێی ئەکڕمەوە و پێی ئەچینمەوە، بەشێکیان ئەدەمە فەقیر و هەژاران. سبحان الله، ئەو جەوتی بەڕاستی ئێستا زانیم عیلەت و هۆکار و حکمەتی ئەوە چییە. خوای گەورە بە تەنها هەورێکی بۆ تو ناردووە و بە ئەمری مەلائیکەتان بێن لەسەر باغ و بێستانەکەی تو بباری. جا ئازیزانم، ئەی ئەو کەسانی کە دەگەڕێن لە دوو ئەوەی کە باغ و بێستانیان پڕبەرەکەت بێ، کە ئەیانەوێ منتوجاتیان زۆر ببێ و حاصڵاتیان زۆر ببێ، بزانە ئەم پیاوە ساڵحە بزانە چۆن ئیشەکەی خۆی بە منتەزەمی بەشی خۆی و بەشی کاسابەتی و بەشی منداڵی و بەشی خوا و فەقیر و هەژارانیشی لێدا، بزانە ئینجا خوای گەورە چ بەرەکەتێکی هاوێشتە ناو ئیش و کار و کەسابەتەکەی. وەڵی هەر کاسبێک بەشی خوا و بەشی هەژارانی تێدا بێ، ئیلا ئەو کاسبیە خوا دەیپارێزی. یەقینت بێ
ئەم کاسبیە خوا دەیپارێزیتن. هەرچەندە منافەسەت لە بازاڕی لێ پەیدا بێ، هەرچەندە خەڵکانێک بێن بازاڕت بشێنن ناتوانن، چکە تۆ شەریکی خوای، چکە تۆ لەگەر خوا دەستت تێکەراو کردووە و مامەڵە لەگەر خوا کردووە، هیچ کەسێکی دەرەقەتی خوای گەورە نایەتن. دا بۆی بەڕاستی ئەگەر بتانێت بازارتان سەلامت بێ، تیجارەتتان سەلیم بێ، کەس ناتوانی بازارتان بشتێنی و هەموو کاتێکیش پر خێر و بەرەکەت بێ، فەرموو خوا بکەنە شەریک، حسەیەک لە کەسابەتیەکەتان بۆ خوا دانێن، بیدەنە هەژار و فەقیران قەت ئەو کەسابەتەی تو کەم ناکە و یەقینت بێ ڕۆژ بە ڕۆژی زیاد دەکە و بەرەکەتیشی دەکەوتێ. یەکێکی تر لەو مەلائیکەتانەی کەوە خوای گەورە کار و ئیشان پێدەکات مەلائیکەتی شاخەکانن. ئەو مەلائیکەتانەی تەنها ئیشیان ئەوەیە کە سەرپەرشتی شاخەکان ئەکەن. ئەم شاخە زەبەلاح و گەورانە ئەو مەلائیکەتی خوا سەرپەرشتیان ئەکەن. تحسبها جامدة وهي تمر مر السحاب. خوای گەورە دەفەرمی وا ئەزانی ئەم شاخانە ئەو لە جێی خۆی چەقیون مەیون بەستایتی و جەمد بووە لە جێی خۆی، دەفەرمی نا بەڵکو وەکو هەور ئەوانش دەسوڕێنەوە. بەڕاستی ئەمەش ئاەتێکە کە زەوی ئەسوڕێت لە دەورەی ڕۆژدا. ڕۆژێکیان دایکمان عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی پێغەمبەری نازاری پرسی صلی الله عليه وسلم، ئەی ڕەسوولی خوا، هیچ ڕۆژێک لە ڕۆژی ئوحود خراپترت بەسەر هات؟ هیچ ڕۆژێک لە ڕۆژی ئوحود زەحمەتی و ئازارت زیاتر دیت؟ چکە پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام لە شەڕی ئوحود کاتێکەوە ئەوانەی کە پێغەمبەری خوا دای نابوون 50 کەس بوون لە پشتی جێیشەکە کەوا بە تیربایۆنە ناو دوژمنەکانیان نەتوانن بێنە پێش، ئەوانە پاش ئەوەی کە شەڕەکە مسلمانان ئەوەل جاری بردیانەوە، کافرەکان هەراتن قوڕەیشەکان ڕایان کرد، ئەوانیش هاتنە خوارێ ئەمری پێغەمبەریان شکاند عەلەیهی سەڵات وەسەلام، کە پێغەمبەر پێی فەرمووی نێنە خوارێ بە هیچ شێوەیەکی، چ دۆڕاندمان چ بردمانەوە نێنە خوارێ. بەڵام ئەوان هاتنە خوارێ و ئەو بوو خالیدی کوڕی وەلید ئەو کاتی مسلمان نەبوو، سوڕاوە لەیان و گردەکەی گرت و ئیتر مسلمانەکان تووشی حاڵەتێکی زۆر شپڕێو بوون. جا ئی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دوو حاڵەتیشی بەسەر هات. یەکەمین یەک لەو کافرانە بەردێکی زۆر گەورەی ڕاوەشان، دەستی بشتێ ئەرە وەڵڵا سبحان الله لە ڕومەتی مبارەک و لە ددانی مبارەکیدا ئەو ددانی چاریانەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام شکاند، خوێن بە دە و بە ڕدێنی مبارەکی هاتە خوارەوە. پاشان لە گەرمەی شەڕەکەدا کە ئەوان زۆر هوجومیان برد، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کردتە ناو قۆرتێک لە قۆرتەکەشدا سەری مبارەکی و چۆکی مبارەکی شکا. جا کە خوێن بەو دەم و چاوە نورانی و جوانی و ڕدێنە پڕبەرەکەتەی هاتە خوارێ، دەستەکی پێداهینا فەرمووی کەیفە یوفلیح قەومەن، چۆن خوای گەورە قەومێک فەلاح و سەرفەراز دەکا کەوا دەم و چاوی پێغەمبەرەکەیان لە خوێن سۆر کردووە، لەگەڵ ئەوەش دوعای لێ نەدەکردن. سبحان الله، لەگەڵ ئەوەش دوعای لێ نەکردن. جا تەوان زۆر مەشاهیدەکان تون بوون لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، چکە بەڕاستی بە فورسەتیان زانی کە هەموو هوجومەکەی لەولا بکەنە سەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، بەکەم ئەوەیە ئەیفەوتێن و لە ناوی ئەبەن و دینەکەی ئەکوژێنەوە. بەڵام نەیانزانی خوای گەورە مەلائیکەتانی خۆی ئەنێرتە خوارێ و یارمەتیان دەدا. جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو حاڵەتەی بەسەر هات، حەزرەتی عایشە فەرمووی یا ڕەسوول الله صلی الله عليه وسلم، هیچ ڕۆژێک لە ڕۆژی ئوحود ناخۆشترت بەسەر هات؟ فەرمووی بەڵێ. فەرمووی کاتێک کە چووم عەشیرەتێک هەبوون لە تائیف، کە چووم لەوێن دەر عەرزی ئیسلامەتیم کرد لە بەرووی لە مەکەی، بەڕاستی ئەمدید ئەسحاب و یارەکانم زۆر بە ئەزیەت و ئازارن و زۆر لە مشەقەت و لە هیلاچین، حەزم کرد شوێنێک ببینمەوە کە دووریان بێخمەوە و نەجاتیان بدەم لەو ئەشکەنجە و ئازارە. چووم لە تائیف شوێنێکە نزیکی مەکەیە، شوێنێکی زۆر بەرز و خۆشە. گوتی لەوێن دەر چەند براگەورەیەکی لێبوون، عەرزی ئیسلامەتیم کرد، قورئانم بۆ خوێندن، ئیسلامەتیم پێگوتن، بۆ ئەوەی ئەوە خوایە دڵنیان نەرم بێ و مسلمان ببن و
و ئەو ئەشکەنجە و ئازار و میحنەتەش لەسەر ئەسحاب و یاوەرانم هەستیتن، بەڵام ئەوان زۆر بە نامردی جوابیان دامەوە، زۆر بە ناڕێکی، زۆر بە نائینسانانە جوابیان دامەوە، بەڵکو سەرباری ئەوەی کە قسەی ڕقیان کرد، حتا یەکەچیان گوتی خوا بمکوژی ئێستا بفەوتێم ئەگەر ئەتوو پێغەمبەر بی. یەک گوتی هەر پەردەی کەعبەم دەڕاندبێ، قماشی کەعبەم دەڕاندبێ ئەگەر تۆ پێغەمبەر بی. ئیتر هەریەکی قسەیان کرد و بەڵام بەداخەوە ناخۆشترین شت ئەوە بۆ هەرچی منداڵ و عەبد و بێسەر و بەرەکانیان هەبوو، سەفیه و بێسەر و بەرەکانیان هەبوو، بە دوای پێغەمبەر کەتن و عەلەیهی سەڵات وەسەلام بەربارانیان کرد. پێغەمبەری خوش عەلەیهی سەلام دوور دەکەتەوە و زەید و کوڕی حارثەشی لەگەر بوو، هەر ئەوەندە خۆی ئەدا بەر بەردەکان، بەڵام بەردەکان زۆر بە پێغەمبەری خوا کەتن عەلەیهی سەڵات وەسەلام، سەری مبارەکی، ڕوومەتی مبارەکی، ددانی مبارەکی، قاچی مبارەکی، ئەوانەی کە بەردەکانی پێکەوت بەخوێنات حتا دوورکەتەوە، کە دوورکەتەوە لەوێن دەر سبحان الله دوعاءکی زۆر خۆشی هەیە، ئەفەرمووی اللهم إني أشكو إليك ضعف قوتي وقلة حيلتي وهواني على الناس. ئەفەرمی خوایە شکایەتی حاڵی خۆم، زەعیفی خۆم، زەلیلی خۆم، بێقەدری خۆم لای تۆ ئەکەم کە ئەو خەڵکە قەدرم نازانێتن. ئەوجا ئاخیری زۆر زۆر خۆشە دوعایەکە ئەفەرمی ئین لەم تەکن بیکە عەلەیە غەضەب فەلا ئوبالی. ئەفەرمی قەسەم بەو نووری ڕووی پاچی تۆ کە هەموو ئاسمان و زەوی پێ ڕووناک بوویتەوە، بەس تۆ ئەو حاڵەتەی کە بەسەرم هات غەزەب نەبی، بەس غەزەب نەبی وەلا ئوبالی، هەرگیز نادەمێت کە چم بەسەر هاتیە. ئەلەو کاتەدا ئاسمان هەموو لەرزی، مەلائیکەت هەموو هاتنە جواب. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئاوای لێ کرایە، یەکسەر حەزرەتی جوبرائیل هاتە خوارێ و سەلامی لێ کرد، فەرمی خوای گەورە سەلام لێ دەکە و مەلیکی شاخەکانم لەگەرە، مەلائیکەتی بەرپرسی شاخەکانم لەگەڵە و ئەوێ بێتە خزمەتت. مەلائیکەتەکە هات زۆر بە ئەدەب و احترام و سەلامی لێ کرد، فەرمی یا رەسوول الله صلی الله عليه وسلم خوا ئەمنی ناردووە، من بەرپرسی هەموو شاخەکانی دونیام، ئەگەر ئەمر بفەرمە بەس ئەمر بفەرمە ئێستا ئەم دوو شاخەی تائیف برن دەکەم و لێکی دەدەم و هەموو خەڵکی تائیف ئەفەوتێنم و هیچیان نایەلم، من بکرەتە ئەبیهم، هەر هەمیان ئەفەوتێنم. بەڵام دڵی ئەو پێغەمبەرە وان نییە، دڵی ئەو ئەزیز و خۆشەویست هەمان وان نییە، فەرمی نا نەکەی وا بکەی، نەکەی من مشتی وام ناوێ، نامەوێ ئەوانە بفەوتێن، نامەوێ خوا غەزەبیان لێ بگرێ، ئەماوێ لە سوڵبی وانە، لە پشتی وانە ئەو منداڵە و جیلەی کە پێڕە ئەگا ئەمێ ئەوانە بێن بڵێن ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله. زانم ئەم مەلائیکەتانە ئەوە بەس مختصن بە ئیش و کاری شاخەکان. بۆ تەواوکردنی باسەکە ئینشاءڵڵا بە خزمەتتان دەگەمەوە.